ساڵی 2004 و گەیمەرانی کوردستان بە یاریەکانی درایڤەر خەریکن. هەموو گەیمەران پێیان وایە باشترین یاریە دەتوانێت شەقام و ئۆتۆمبیلی لە ڕاستی چوو بە گەیمەران نیشان بدات. گەیمەران بە ئۆتۆمبیلەکانیانەوە لە دەستی پۆلیس ڕایان دەکرد. کاتێک خۆیان بە شوێنێک یان ئۆتۆمبیلێک دەکشا ئۆتۆمبیلەکەیان پارچەکانی تێک دەچوو. ئەمەش هەستێکی لە ڕاستی چووی بە گەیمەران دەدا. بەڵام یاریەکانی درایڤەر لەگەڵەوەی یاری جوان و ناوازە بوون بۆ سەرەتای ساڵانی 2000ەکان چیرۆک و جیهانێکی ئەوەندە بەرفراوان و پڕوردەکاریان نەبوو گەیمەران گەر لە ئۆتۆمبیلەکەیان بەهاتبانە دەرەوە هەستیان بە بێزاری دەکرد. بۆیەش لە ساڵی 2004 کۆمپانیای ڕۆکستار نۆرث یاری گراند تێفت ئارۆ سان ئەندرێسی بڵاو کردەوە. سان ئەندرێس یاریەکە بۆ سەروی 18 ساڵانە ڕکابەرێکی گەورەی یاریەکانی درایڤەرە. خەڵکی لە کوردستان تا ئێستاش بە GTA سان ئەندرێس دەڵێن درایڤەر. لەبەرەوەی لە سەرەتای 2000ەکان یاریەکانی درایڤەر تاکە یاری بوون گەیمەر دەیتوانی لە جیهانێکی کراوە بە ئۆتۆمبیلەکەی بسوڕێتەوە و ئۆتۆمبیلەکەیان کاول بکەن. بۆیەش درایڤەر لەگەڵ GTA جیاوازن، دوو یاری جیاوازن. زۆری نەخایان نەتەنیا لە کوردستان بەڵکو لە تەواوی جیهان GTA سان ئەندرێس هەموو پلەیستێشن 2 ئەکسبۆکس و پیسیەکی داگیر کرد، چونکە تاکە یاری بوو لەو سەردەمە بتوانێت جیهانێکی کراوە پێشکەشی گەیمەر بکە، تێیدا بسوڕێتەوە نەخشەی سێ شاری پڕوردەکاری، چیرۆک، کارەکتەری جیاواز، دنیای تاوان و مافیای گەورەی ئەمریکا، پارە و کاسینۆ، خۆشەویستی وەفاداری، میوزیکی ناوازەی ساڵانی نەوەتەکان، چەندین بابەتی زۆر بەڕێک و تەواوی بە گەیمەران ببەخشێ. بۆیەش GTA سان ئەندرێس زیاتر لە 27.5 ملیۆن کۆپی لێفرۆشراوە لە ساڵی 2004 بۆ پرفرۆشترین یاری و تا ئێستاش یەکێکە لە پرفرۆشترین یاریەکان لە مێژوودا و ناسناوی شەشەم باشترین یاری لە مێژووی پێدراوە. چیرۆکی یاریەکە لە ساڵی 1992 دەست پێ دەکا کاتێک ئەندامێکی پێشووی تاقمێکی شەڕانجێز بە ناوی کارل جانسن ناسراو بە CJ دەگەڕێتەوە شارەکەی خۆی کە ناوی لۆس سانتۆسە کە لەسەر شاری لۆس ئانجلسی ڕاستەقینە سەرچاوی وەرگرتووە. CJ بۆیە دەگەڕێتەوە پێیان وتووە دایکت کوژراوە. لە ڕێگەی گەڕانەوەشەی لەلایەن هەندێک پۆلیسی گەندەڵەوە ڕێ لێ دەگیرێ و بە کوشتنی کەسێک CJ دەستگیر دەکەن. دواتر CJ ئازاد دەکرێن بە مەرجێک کار بۆ ئەوان بکە. CJ دەگەڕێتەوە گەڕەکەی خۆی و تێکەڵی تاقمەکەی دەبێتەوە، دەکەوێتە ناو جیهانی تاوان. یاریەکە زۆر گرنگی بە کەسایەتی کارکتەر لەسەر شەقام دەدا بە شێوەیەک ڕۆکستار کارکتەرەکەی وا دروست کردووە بە هەرچ شێوەیەک جلوبەرێک بپۆشێ بەو شێوەیە لەلایەن تاقمەکەی ڕێزی لێ دەگیرێ. وە CJ گەر خۆراکی تەندروست نەخوا بەردەوام خۆراکی چەوری بخوا قەڵەو دەبێت. بە پێچەوانەشەوە گەر وەرزش بکە لاشەیەکی وەرزشی بۆ دروست دەبێت. CJ بەردەوام فێری بەکارهێنانی شتەکان دەبێت لە لێڤڵی بۆ هەموو شتێک هەیە، لە لێخوڕنی ئۆتۆمبیل، فڕۆکە، ڕاکردن، تەقەکردن، وەرزش و هێز و ڕێزگرتن. لە یاریەکە 250 جۆر ئۆتۆمبیل و بایسکیل و پاس و فڕۆکە و هەلیکۆپتەر هەیە. لە ناو شارەکان گەیمەران ئۆتۆمبیلی یاسایی خەڵکی دەبینن. لە دەرەوەی شار لە شارۆچکەکان ئۆتۆمبیلی بەرز یا SUV و پیکەپ زۆرن، هەمووشیان لەسەر ئەو سەردەمە دروست کراون. لەسەر ڕێگا سەرچەکان ئۆتۆمبیلی خێرا و مۆتۆرسکین زۆرە. پاس هەیە، فڕۆکەی خێرا، فڕۆکەی گەشتیاری، نەفەر هەڵگر، فڕۆکەی جەنگی، تانک هەیە. گەورەترین ڤیەکڵ لە یاریەکە ئەم فڕۆکەیە کە تەنیا لێک شوێن هەیە بە ناوی AT400 تەنیا لێک شوێن یاریەکە بەدەست دەکەوێت و بەهێزترین ڤیەکڵی یاریەکەیە، واتە لە هەموو ئۆتۆمبیل و مۆتۆرسکیل و فڕۆکەکان تانکیش بەهێزترە. سێ شار لە یاریەکە هەن. لۆس سانتۆس لەسەر شاری لۆس ئانجلس دروست کراوە. شاری دووەم سان فیێرۆ لەسەر شاری سان فرانسیسکۆی ئەمریکی دروست کراوە و شاری سێم لاس ڤانترەسە لەسەر شاری لاس ڤێگاسی بەناوبانگی ئەمریکا دروست کراوە. گەیمەران لەگەڵ بڕینی ئەرکەکان ئەم شارانەیان بۆ دەکرێتەوە تاوەکو بستنە ناوی. گەر پێشەوەی بە فەرمی بۆت بکرێتەوە بچیتە ناوی 5 ئەستێرە پۆلیس بەدوات دەکەوێت.
یاریەکە پڕێتی لە نهێنی سیر و سەمەرە و ئیستەرئێک لە چەندین شوێنی یاریەکە نەخشە یاریەکانی پێشووی ڕۆکستار هەیە لە چەندین شوێنی یاریەکە تێکست و کارکتەری یاریەکانی پێشووی ڕۆکستار و یاریەکانی دیکەی جیهان هەیە گەر گەیمەران بەسەر ئەم پردە بکەون بیانەوێ بزانن دەبێت چه هێلکەیەکی هەڵنەهێنرا و لەسەر پردەکە هەیە و چه نهێنیەک هەیە کاتێک دەچیتە سەرەوە ئەو پۆستەرە نووسراوە لێرە هیچ نهێنیەک و هێلکەیەکی هەڵنەهێنراو نییە بڕۆ لێرە کامەش خۆی هێلکەیەکی هەڵنەهێنرا و نهێنیشی یاریەکەیە لە شوێنێکی دووری بیابانی یاریەکە گۆڕێکی گەورە هەیە چەندانە لاشیەکی مردووی تێدا لەگەڵ ئۆتۆمبیلێکی بەجێماو شوێنەکەش نزیکی ناوچەیەکی سەربازیە کە لەسەر ناوچەی پەنجابیەکی ئەمریکی دروست کراوە لە ناوەڕاستی ناوچەکە ئەم بیرە ئاوای لێە لەسەری نووسراوە لێرە پاشماوەی چەکی ئەتۆمی شاردراوەتەوە و لە هەمووی سیرتر گەر بەشە و بە ماوەیەک لە دارستانەکانی یاریەکە بە پیادە بسوڕیتەوە ئۆتۆمبیلە تارمایەکە توش دەبێت کە بە گۆست کار دەناسرێ کەسی تێدا نییە ئۆتۆمبیلەکە خۆی لێ دەخڕێ و بەدوات دەکەوێت یاریەکە پڕێتی لە فێڵی جیاواز واتە چیت گەیمەرانی کوردستان بە فەن ناویان دەهێنا بەکاری دەهێنن بۆ بەردەستخستنی شتێکی خێرا نمونە پێدانی پارە 150,000 دلار و چاکردنەوەی تەندروستی خۆت و ئۆتۆمبیلەکەت لەسەر کۆنتترۆلەرەکە یاخود دەستکەکە ئەو دوگمانە دادەگری وەکو ئاریەک ئاردوو ئەکس چەپ خوارەوە ڕاست چەپ خوارەوە ڕاستسەرەوە فێڵەکە کاری دەکرد فرنی ئۆتۆمبیلیش بەو شێوەیە لەگەڵ پێدانی گاز و وای دەکرد گەیمەران بۆ هەر شوێنێک بچن کە دەیانەوێ و چەندان فێڵی دیکەی ئۆتۆمبیل و فڕۆکە و شتی سیر و سەمەر هەیە گراند تێفت ئارۆ سان ئەندرێس یەکێکە لە باشترین یاریەکانی مێژوو و ئێستا لە پلەیستێشن 4 و ئەکسبۆکس وەن و پیسیش بەردەستە و لە ئایفۆن و ئایپاد و ئامێرەکانی ئاندرۆیدیش بەردەستە و دەتوانن یاری پێ بکەن